بۆیە ئێمە وەک دەستەی داکۆکی لە مافی مامۆسایان لە پارێزگای هەڵەبجە ڕایەگەێنین. یەکەم، سەرباری گرتنەبەری هەموو ڕێکارێکی یاسایی بۆ بەرگریکردن لە ئیجراعاتی غیابی مامۆسایان و فەرمانبەران زۆر بێمنەتین لە غیابدانمان. ئامادەین شان بدەینە ژێرباری ئەم بەرپرسیارەتیە و ئامادە نین بەبێ دەستکەوت بچینەوە ناو هۆڵەکانی خوێندن. دووەم، داوا لە بەڕێوەبەرە بەڕێزەکانەکەین نەچنە ژێرباری هیچ فشارێک. تا ئێستا چۆن مەردانە پشتگیر و قەڵای پشتی مامۆسایان بوون، بەردەوام بن بارودۆخی خۆیان و مامۆسایان لە بەرچاو بگرن. سێەم، باوکان و دایکانی بەڕێز دڵنیاکەینەوە کە ئێمەش بۆ خۆمان خاوەنی مناڵین و قوتابی و خوێندکارمان لە قۆناغە جیاوازەکانە هەیە. ئەوانەی فشارەکەن ئەگەر دڵسۆزی نەفەوتانی ساڵی خوێندنن فەرم و مافەکانی باوک و دایک و کەسوکاری خوێندکاران نەخۆن گەندەڵی و یاساشکێنی و ملهوڕی نەکەن. خوێندن بەم پەلەپەل و بەم ڕێکارە چەواشەکارانە لەگەڵ عەدەم ڕسوب واتە پەڕینەوە هیچ جیاوازیەکی نییە. چوارەم، داوا لەو ڕێژەکەمەی مامۆسایانەکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە هەندێک شار و شارۆچکە گەڕانەوە بۆ هۆڵەکانی خوێندن بگەڕێنەوە ڕیزی هاوپیشەکانیان تا گەیشتن بە ئامانج. پێنجەم، بۆ پێداگری لە بایکۆت و خەباتە ڕەواکەمان ڕۆژی یەکشەمە 11 شوبات خۆپیشاندانی بەرفراوانی پشت ئەستور بە بەشداری فەرمانبەران و خانە نشینان و کاسبکاران و کەسوکاری خوێندگاران ئەنجامەدەین.